محەممەد مان لەگەڵام کاتت باش باش بەڕێزم خۆران حاڵێت زۆر سپاس دەکەم زۆر باشم تۆ چۆنی بخۆی گەورە زۆر باش نەگەری ئەو باشە یاخوە باشبی ئێمەش زۆر باشین سپاس دەکەم فەرموو کاک محەممەد بچینە لای بۆکسەکان کام ڕەنگەت دەوێت کام بۆ کسمان ڕانەکەفراوە کام بۆ کەس وەڵاهی ئەگەر غەڵەت نەبم وڵی لە ڕەشەکەی دوو دڵم ڕەش ڕانەکێشراوە بەڵێ هادوە ڕەش تۆرە حەزم بەڕەشی نییە کە دڵ ناسیە دەی باشە کام ژمارەیانت دەوێت کام ژمارە ژمارەکان ناڕن هەموو وەڵی ژمارە 2 هەتا 5 ینی دەبی داوای لێبوردن دەکەم بۆکسی ڕەشیش ڕاکێشراوە دەی چێشێکمان نییە ژمارە سێ بەڕێز 3 یان 5 3 پرسیاری ژمارە 3 لە بۆکسی ڕەش بزانین چ دەڵێ بابێتە سەر چاشە یاریگای شەهید فەرانسۆ هەریری لە کام شاری کوردستانە لە پایتەختی هەرێمی کوردستانە دڵنیای بەڵێ دڵنیام دڵنیای سەردانیت کردووە بەڵێ سەردانم کردووە بێگومان دەی زۆر باشە یاریەکانی هەولێرتمە تەمەشام کردووە زۆر باشە با ئێمەش وەڵامی ڕاست ببینی بەڵێ لە هەولێر خۆشەویستە یاریگای شەهید فەرانسۆ هەریری دەستت خۆش بێ دەستی تۆش خۆش بەرە سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت